بەناوی خوای بەخشندەی میهرەبان، سڵاو و ڕەحمەت و میهرەبانی خوای گەورە بڕژێ بەسەر دڵ و دەرونی هەموو لاکتان بینەرە ئاز و خۆشەویستەکان. من کارزان مەحمودم، خۆشحاڵم لاڵقێکی دیکە و لە هەینیەکی دیکە لە بەرنامەی بەفەڕ بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست گەیشتمەوە. بەڕێزان، بەرنامەی بەفەڕ هەموو ڕۆژانی هێنی کاتژمێردەوە لە ڕۆژانی شەمە جارێکی دیکە دووبارە دەبێتەوە. خوای گەورە دەفەرمێ: یا ئەیها الذین آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. بەڕێزان، ڕۆژی هەینی ڕۆژێکە کە جیاکراوەتەوە لە ڕۆژەکانی دیکەی هەفتە، ڕۆژێکە ناوێکی تایبەتی پێدراوە، ڕۆژێکە کۆمەڵێک فەلسەفە و کۆمەڵێک حکمەتی زۆر گەورەی تێدا هەن. لە بەرنامەی بەفەڕدا دەمانەوێت فەڕ و بەرەکاتەکانی ڕۆژانی هەینی کە خوای گەورە بەسەر مسڵمانان داڕشتوونی بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست هەر ئەڵخەو لە خزمەت مامۆستایەکی بەڕێز وە لە خزمەت شارەزایەکی بواری ئاینی شی بکەینەوە بۆ ئەوی کە ئێوەش لە فەڕ و لە پیت و بەرەکەتەکانی ڕۆژی هەینی ئاگادار بن. ئەمڕۆژ قسە لەسەر خودی نوێژی هەینی دەکەین. نوێژی هەینی چییە؟ بۆچی نوێژی هەینی لە ڕۆژەکانی دیکەدا 4 ڕکعاتە وەکو نوێژی نێوڕۆ، بەڵام لە ڕۆژانی هەینیدا بووە بە 2 ڕکعات؟ بۆچی ئەم نوێژە لەسەر مسڵمانان فەرزکراوە؟ فەلسەفە و حکمەتەکانی چین بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا عوسمان شێرەیی گفتوگوی زیاتر لەسەر ئەم تەوەرێ دەکەین. مامۆستای بەڕێز، سڵاوتان لێبێت و سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. چۆنەتی نوێژی هەینی و ئەنجامدانی لە ڕۆژانی جومعەدا چۆنە؟ بسم الله الرحمن الرحيم، الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم وبارك على سيدنا ونبينا محمد وعلى آله وصحبه وأمته أجمعين. نوێژی جومعە چەند جارە کلمەی جومعە خۆی وشەی الجومعە وەکو زانایکی وەکو ابن فارس زانایکی گەورەی لغوی أفرمى: الجيم والميم والعين أصل واحد يدل على تضام الشيء، يقال جمعت الشيء جمعا. أصل كلمة جمعة بمعنى كوكرنوا، جيم وميم وعين هاد أو سبيتك كو ابنوا بمعنى تجمع، بمعنى كوكرنوية، بمعنى أوي كومالش بخيتا باليا كوا. كلمة جمعش كنوجكي تايبتي تداهي جياواز لنوجكاني تروي كجناب لا بيشكك أماجت بكرت نوێژێکی تایبەت، یعنی تایبەت مندەکەی ئەوەیە کە 2 ڕکاتەوە خۆتبەی لەگەڵەوە خەڵکی بۆ کۆ بێتەوە و معاملەکردن لەو ئەسنای خۆتبە و جومعەکەیە لە ئەسنای نوێژ و خۆتبەکەیە حرام ئەبێ معاملە و کڕین و فرۆشتن، واتە دەست هەڵگرتن لە معاملە و کڕین و فرۆشتن تێیدا واجب ئەبێ. ئەمانە خاصیەتێکی ڕۆژانی جومعان. ڕۆژی جومعەش دیارە جومعە طبعا للروي لغويه بمعنى كوكرنو او دي بمعنى للروي اصطلاحي جوا وقت من روجك تايبه لحو روجك هفته كنوجك تايبه وذكر تايبتي تدايه وكمال ادابي تايبتي تدايه. بالنسبه نوجك شي نوجك سربخويه بينا وتر نوجيني ورو نيه روجي جمعه نوجيني ورو بۆ کەسێک کە بەشداری نوێژی جومعەکە، ئیلا مەگەر کەسێک فریای نوێژی جومعە نەکەوتبێ، جا ئیما لە سەفەرایە نەگەشتۆتە شوێنەکە جومعەی تیابێ، یان مەسەڵەن بۆ نمونە هەر لە سەفەرایە تەمەن ئینسانی مسافر جومعەی لەسەر نییە، مادەم سەفەرەکەی سەفەری قەسڕ لە ڕووی کاتەوە. بەڵێ اینجا هەندێک شوێن جێگای تر هەیە، مەسەڵەن بۆ نمونە دەرەوەی شارە لە دەشتە لە بیابانە لە جێگایەکە کە جومعەیتیانە بێ، ئەمانە نەبێ نوێژی نیوەڕۆکەن. باقی ئەو کەسانی کە لە ناو شاران یا لە ناو دێکی گەورەیان لە شوێنەکەن کە جومعەیتیاکرێن نوێژی نیوەڕۆ بۆ ئەوان نییە، تەنها نوێژی جومعاکەن بە 2 ڕکات بەو شێوە سیفاتە بە جەماعەتی ژەکرێ، بە تەنها ناکرێ. حکمەت و فەلسەفەی نوێژی جومعە مهمەکەیەوەیە کە بە جەماعەت ئەکرێ و لە شوێنەکە لە مۆسەڵایەکی گەورە لە مزگەوتێکە لە شوێنەکە ئەکرێ و خەتیبێک وتاربێژێکی کە مەسەل وتاربێژێک ئیمامەتیان بۆکە و پاشان ئامۆژگاری و نەسیحەتیانەکە. ئەمە
بەشێکە لە تایبەتمەندیەکانی ڕۆژ جمعە و وەختەکەشی دیاری کراوە. وەختەکەشی وەختی نوێژی لەکەی و بانگی نیوەڕۆ فەرمێواتە لە زەوالەوە نیوەڕۆ کە کاتێک بانگی نیوەڕۆ فەرمێ یا زەوال ئەبێ ئەلەو کاتەوە دەست پێکە تا کاتی عەسر، یعنی ئەو مەسافەی کە کاتی نوێژی نیوەڕۆ تا کاتی نوێژی عەسر نوێژی نیوەڕۆی تیا ئەمێنێ ئەو کاتە کاتی جمعەیە کەواتە ئەگەر تەماشا بکەین جمعە تایبەتمەندی هەیە وەک ڕۆژەکە، تایبەتمەندی هەیە وەک عیبادەتەکە، تایبەتمەندی هەیە وەک کاتی عیبادەتەکەش. کاتی عیبادەت. جا ئەمە کۆمەڵ شتەکە ئەرۆک و مقدمەیەک لە سەرەتاوە بیڵین لەسەر جمعە. ماوەسای بەڕێز وەڵامەکە گەیشت دەست خۆش بێ، بەڵام لە ڕووی کاتەوە نوێژەکانی دیکە لە کاتی نوێژ نیوەڕۆ تا لە 12 نیوەڕۆ بەم لاوە هەموو نوێژەکان نوێژی نیوەڕۆیان پێدەگوترێت وە 4 کەعاتە، بەڵام لە ڕۆژانی هەینیدا ئەم نوێژە قەسر کراوە کورت کراوەتەوە بۆ 2 کەعات. فەلسەفەی ئەمە چییە؟ حکمت لە چیدایە؟ خۆی یەکەم جارە ئێمە پێش ئەوی باز لە فەلسەفە و حکمەتی بکەین دەبێ بزانین ئەمە سنتێکە لە پێغەمبەرەوە عەلەیهی سڵات وسەلام وەرگیراوە، یعنی ئەمە تەوقیفیە عیبادەتێکی تەوقیفیە لە پێغەمبەرەوە عەلەیهی سڵات وسەلام وا بینراوە وا بیستراوە و شێوەکەشی ئەوە نییە بە ئاحاد کەسێک بڵێ پێغەمبەرم بینی عەلەیهی سڵات وسەلام وای کرد. جەمعێکی غەفیری زۆر ئەوەندە تەواتورە، یعنی شتەکە ئەوەندە زۆرە سەحابە ڕەزا و ڕەحمەتی خۆیان لەبێ هەمویان بەشداری نوێژی جمعان کرد لەگەڵ پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام و لە دوای ئەوانش لە دوای پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام لە دوای سەحابە و تابعین هاکەدا جیل بە جیل لە دوای یەک ئەمەیان بینیوە کە پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام جمعەی بەم کەیفیەتە بۆ کردوون. کەواتە جارە پێش ئەوەی باز لە فەلسەفەکەی بکەین مەسئلەی جمعە و 2 ڕکات و خوتبە و ئەو شێوە نوێژەی کە هەیە ئەو خوتبەی هەیە ئەو شێوە کۆبوونەوەیە مەسئلەیەکە یعنی بڕاوەتەوە لە پێغەمبەرەوە عەلەیهی سڵات وسەلام و قورآنیش ئاماژەی پێەکە کە فەرمی ئەیها الذین آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع. أما الدليل لسر واجبوني نوجكو كيفيتكشي لبيغمبره عليه الصلاة والسلام داير كراو جاب بيجوي بخصكم أويا باز لحكمته فلسفة بكيني هي كم نوجي جمعة لبيغمبره عليه الصلاة والسلام وابن راوة وابسراوة هيج كسك ناتواني مخالفة يبكى لنا مسلمان. بالنسبة حكمتەکەی بۆچی 2 ڕکاتە طبعا دیارە زانایان قسەیان کردو لەسەر ئەوەی کە مەسئلەی 2 ڕکات بوونەکە ئەوترێت 2 ڕکات ئەکرێ خوتبەکە لە بری 2 ڕکاتی ترە لە بری 2 ڕکاتی دووهەمە 2 ڕکاتەکە مەسەلەن 2 ڕکات نوێژ ئەکرێ و خوتبەکەش بری 2 ڕکاتە بۆیە ئەوترێت لە کاتی خوتبەی جمعەیە کەس بۆی نییە قسە بکە حتا کەس بۆی نییە بە کەسێک بڵێ بێدەنگ بە ئەگەر قسەش ئەوە کە لە ناو 2 ڕکاتەکەی تردابی وەک ئەوایە کە لە ناو 2 ڕکاتەکەی تردا وەک ئەوایە کە لە ناو نوێژ دابی باشە لەبەر ئەوە مەسئلەکەی کە حکمەتەکەی چییە بۆچی وایە دیارە مسلمانان بە شێوەیەکی عام پێویستیان بە تازەبوونەوە هەیە نەسیحەتی تازە هەیە تەوجیهی تازە هەیە طبعا لە عەسری پێغەمبەر عەلەیهی الصلاة والسلام یەک جمعە هەبووە یەک نوێژی جمعە هەبووە کە خودی پێغەمبەری خوا عەلەیهی الصلاة والسلام جمعەی تیا کردووە و لە مەدینە حتا وفاتی پێغەمبەر حتا وفاتی عوسمانیش ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ حتا ئەم دواییانش لە مەدینەی پێغەمبەر عەلەیهی الصلاة والسلام حتا شار گەورە و فراوان بوو چ لە مەدینە چ لە مەکە چ لە هەر کام لە شارەکانی مسلمانان لە هەر شارەکە یەک جمعە هەبووە باش یەک شوێنیان هەبووە کە مسلمانان تێیدا کۆبوو بێتنەوە اینجا ئەم یەک جمعەیە و ئەم ئەوەی کە خوتبەی تیا خوێنرێتەوە ئەم تایبەتمەندیە بۆ ئەوەیە کە مسلمانان وەکو ناوەکەی خۆی بخۆیتەوە جەمع ببن کۆ ببن بەیەکەوە یەکتر ببینن گوێ لە تەوجیهی تازە لە نەسیحەتی تازەیان ئەگەر خوا نەخواست ژەنگ و ژارێک لە دڵیان دروست بێ ئیشکالەشیان بۆ دروست بێ لەوێوە جارێکی تر ئیمامی مسلمانان ئەو خەتیبەی کە هەیە بتوانێت گومانەکانیان بڕەوێنێتەوە تەوجیهی تازەیان بکات. ئاماژەت بە شتێکی زۆر گرنگ کرد ئەویش ئەوەیە کە وتار لە بری 2 ڕکعاتی نوێژەکانی نێوەڕۆی دیکەیە و هەر کەسێک لەم کاتەدا قسە بکەوەکەوە کە 2 ڕکعاتەکەی بەتاڵ بێتەوە. ئامۆژگاری ئێوە چییە لەسەر هەندێک خەڵک کە تاوەکو ئێستا لە فەلسەفەی وتار تێنەگەیشتون هەرچەندە ئەمە پەیوەندی بە وتارەکەیەوە زیاتر تەوەری بەرنامەکەمان لەسەر خودی نوێژەکەیە بەس وەکو پرسیارێکی ئیستثنا لەسەر ئەمە زۆر جار هەندێک مسلمان بەهۆی نەشارەزاییان دەربارەی وتار لە کاتی وتارداندا قسە دەکەن وە گاڵەکاڵ دەکەن ئەمانە تا چەند جێگەی دەبێتەوە. لە ڕاستیە یەکێک لە ئادابی جمعە ئەوەیە کە کاتێک ئینسان چوو دانیشتارە بزوو بچێ
بخابني بشي طبعا واقر بكري لآداب جمعة بس كم بسريعي باشان بمسألة وشك أو آدابك زور قرنجي جمعة نكر آدابك بلكو يتك اللي واجبه كان كإنسان دبي لكاتي نوجدا لكاتي خطبة جمعة دا بيدنج به طبعا إنسان إيمان دار مسلمان يكمشت كإيكا خوشردن خوبن خوش کردن جلی جوان و خاون لبر کردن زور رویشتن با مزگود به تزنیجوا و نزیک بون ولا امام بوچی نزیک بون ولا امام بوی زور بباش لیت يبقى بوی ببینه لنزیک يوبيت طبعا أمانة سنة حتى اغتسالك عندك العلماء بيان واجبة إنجا كاتك دائني شيء طبعا خوي بون خوش أكات كبوي لبری مثلا ئەوی خوانە خواز ئەگەر جلێکی چڵکن یا بۆنێکی ناخۆشی لێ بۆنی جگەرەیە یا بۆنی گۆرەوی یا بۆنی پیازە سیرە هەر بۆنێکی ناخۆش لەبێ لە خۆی بکاتەوە بۆنێکی خۆش لە خۆی ببە اینجا لەوێ یەکێک لە ئادابەکان چێ بێدەنگیە ئینسات کابراێک لەوێ پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام لە حەدیثێکە نەسیحەتمانەکە هەر کەسێک کە دانیشت بۆ نوێژی جومعە بێدەنگ بێ ئەگەر هاتو قسەی کرد ئەوە غەوغای کردووە لەغوی کردووە جا فەرمێ فمن لغا فلا جمعة له ومن لغا فلا جمعة له ئەو کەسێک کە غەوغا دروستەکە لەغو ئەکا قسە لەگەڵ ئەمەکە قسە لەوەکە جومعەی بۆ نییە جا لێرە زانایەکانە فەرمون ناڵن جومعەکەی هەر بەتاڵە بێتەوە بەڵکو فەزڵی جومعەکەی لەدەست دەچێ خێری کەم ئەبێتەوە حتى ئەگەر هاتو ئەگەر کەسێک با بڵێن بە یەکێکی تر بڵێ بێدەنگ بە براکەی بڵێ بێدەنگ بە بەبراکی تەنیشتی قساکە بۆی نێ پێی بڵێ بێدەنگ بە بۆی کەوەی پێیوت بێدەنگ بە دەنگێک دروستە بێ باشە يعني حتى أميش بوينيا بو بلاي بيتك استججا أوي كيستا مثلا بونا منا أو آداب أنا شيريناني لكاتي خطبة جمعة مثلا كخطبة دسي بيكر كسيك ديتا تجورو بيوزناك أبدا برز بلا السلام عليكم كهات بيوستا دور كات نشبكا داني شبيدنگ بيوزناك أبا ميتانيشي بلا السلام عليك السلام عليك السلام عليك لكاتي خطبة كإمام خطيب دسي كردو بخطبة بس بيشتر خطيب نهات واسايا أو لا كتير مثلا بيغمبري خوا عليه الصلاة والسلام بس لو أجر كسك جاري ببرد كرد ديار أو زمانه راخري مزجوت زيغ بوا زيخ وشو بوا لم بوا ممكن كسك يبردكات بيتبرسي بياري بيكري والله مثلا بري والتسبيحة كابرات تسبيحة قريبة دسيوا بياو بيانا أفرد لكاتي جمعة لكاتي خطبة جمعة تسبيح تواو كلام تسبيح بمعناه وانا بلم ذكر يادي خاطر او شتيك تسبيحاتي بيكريكا اما بيالين تسبيح قبل لتشان موريك بيقاتوا جاء لهمينا خوش رو جاري واي كسك دان شو بحسابي خو يجيبوا ما وساقرتو او سري من بركاك ديرو تق 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 تقي تسبيحك هي اما يعني دبي انسان مسلمان اجاي لما به كاتك دنگا تقتقك غوغايك دروس أكا لأجر باداش جمعة كما بيتو وفوزايك دروس أكا حتى من بينهما لو أنا لنا وشار نبيشتي ولا أنا وشار كان استأوانا ما هو من لا ده كان بينهما خلق لكاتي جمعة جراك يا شيء جراك يا شيء يعني جوابي التلفون هاتو باشا حتى يعني أنا خون بينهما جاري بابو من إيش لا ده كان لزستان أبوه كاتي لسر من بر خطوم خدو يشك لتنيش زوباكو تشوت تنيش زوباكو بويشي بكا جيرا كش بنات شاري بيمو تكاك جيرا فريه اما يعني سيرك اما لا كتير كي استاي بينم لو صالاني بيشو كم مثلا خطبه من ابو جاري ابو مزغو تكنولوجي بكره لا درو خلق تليفوني بعتو يكسر تليفونك قلت تشوت الدرو مزغو جايبي تليفونك داتو ديتو وهسناك كلنا أمام تينا قشتنا أو كسي هاد بو جمعة وبيوستي جا كأوند زوبيد نجاوي كإستا مثلا أوند زوبيد كبتو أنا بتشت جورو وهم بو خوي نل لجربان صار مع باريس راوا هم باش يشتاقة إستا خلق ده جمعة كلا كل خويا كاتو إما سرتا بس ما كنت الجمعة خدي جمعة كبوي خلق مسلمان لم حفتها اشتكي تازوي بيستن يان اشتكي الروحي بيستن أجر جنگ وجارق لدليان نشتبه هزك برا بيته بلام خلق استاد شونك هر همو جمعة شونك يخوي دياري كده لما الله برما الله خلق ربزانه سيبرق لدوربري مسقط دوزته يكسر ما وصل سلامي دايو بوي زوب راتو امش جيجي برسيار وزور جار مسلمانان اواني كأركي نويجي جمعة جيبه دكان قليان لخودي ما مصاني أي شيء أما لكاتك دي كذا ولا درفتك دي كذا بدور درجة إن شاء الله قصيلة سربكين بلام هر سبارت بنويجي جمعة لسر شيء واجبة بفي شريعة الإسلام طبعا نويجي جمعة واجبوني نويجي جمعة بيست إنسان مسلمان جاري أو عنده بزانة نويجي جمعة يكم كسك لسري واجبة مسلمانة
يعني كسك مسلمان نبي نويجي جمعي لسر واجبني بويا مسلمان حمو مسلمانك كبالغ بو بيت وعاقل به نويجي جمعي لسر واجبك قالين حمو مسلمانك مسلماني نيرينا يعني خوي تعالى او فضلي لقال افرت كردوا جمعي لسر واجبنيه بلام اقرب شتي بو جمعه نويجكي نيورونها كاتو جمعكي بو حسابه بلام لسدمي پیغمبر دا امانك بلا لسدمي پیغمبر عليه الصلاه والسلام اوي كواجب لسري يعني دبت دس لايش هل بقريبوي بس افرد واجبنيه وكو بياو افرد واجبنيه دس لايش هل بقريبوي خريكي شي خويتي اقر مجالي هبو دس جيراو نبو شتك نبو اتوانه بچه بو جمع الناس شو گناهبار نابه نوێژەکەی نە گوناهبار نابێ نوێژەکەی خۆی لە ماڵەوە 4 کات نوێژی نێوەڕۆکە بەڵام ئەگەر چوو ئەو کاتە نوێژە جومعەکەی بۆ حیساب و تەنها 2 ڕکاتێکە قسەکەم لێرە کە مەسەلە لەسەر مەسەلەی موسڵمانیەتێکە یەکەم شت ئەوەی کەوە جومعەی لەسەر واجبە موسڵمانە باش دووهەم ئەو کەسە باڵغ بوو بێت بلوغی بوو بێ یعنی گەشت بێتە ئەو حەدەی کە حەدی تەکلیفی لەسەرە لە ڕووی شەرعیەوە کۆمەڵک نیشانە هەیە بۆ بلوغ بوون کورد خۆی ئەزانێت کاڵی باڵغ بوون گەشت بێتە حەدی باڵغ بوون کە پاشان وتمان پیاو بێت ئافرەت لەسەری واجب نییە کەس ئەم قسەیە بە هەڵە نەقڵ نەکا لەسەری واجب نییە فەزڵە بڵێ مامۆسای بەڕێز ئاەتەکە چۆن ئەمە ئیستەثنا کردووە تەنها پیاوان بگرێت جا سیر کە ئاەتەکە عامە ئێستا من بۆ دەڵێم ظاهیرەکەی عامە يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ليرة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع كما فرمي يا أيها الذين آمنوا يا آمنوا إيمان داراني بيا وآفرتيش أقريتهم بلا إمام أحاديث من هيك بيغمبري إخوة عليه الصلاة والسلام بومان باس أكاكوا أفرمي طارق كل الشهاب رضا ورحمة الله عليه أجرته أفرمي بيغمبر عليه الصلاة والسلام فرمي الجمعة حق واجب على كل مسلم نافل مسلم ومسلمة على كل مسلم في جماعة إلا 4 جمعة واجبة لسر حمو مسلمانك بجماعة تنها لسر شوار تاقم واجب نية نافرمي اوان بانتشن افرمي لسر يان واجب نية يعني اگر شو بو حسابه بلا ما اگر نشو هيك كنا هبارنا به يعني او شوارش كان عبد المملوك كسك كويله ديار يسلموا اقل شوينك هبيت اشتيوا هبه عبد المملوك او امراه يعني افرتك جاء قربلين عبد المملوك او امراه او صبي او مريض مثلا بنده كويله صلاتينيا افرت ومندال يان نخوش امانه لسريان واجبنيه ك اياتك يعني استثناء اكرن تخصيص اكرن باشا او مساله اصوليه ام تخصيصك دياري كراوه يعني مسلمانك نخوش عذري هي كسك من دال عذري هي لسري واجبنيه كسك عبده وافرتج معذوره لبريكم ملك مسائل ترى اكوت سرشاني بلا ما قراتو مسائل لسرشان نبو واجبنيه هرديسان بلام بوي هي بتشي بوشي هنا يعني مخيره لو بينها والله يعني اشتكى امانيه مثلا اخوان خاص امان نقص به افرت بلكو فضله بوي على رويس مانوانيه وهرچند اما بابتي قواعديه ام امنه بشكلك عام هاتوا بو نيرو بو مي هاتوا ليره كندا هیچ شتێکی کە تەنانەت ینی تەخسیسی بکە ئەم شکڵە ئامە بۆ نێرینە یاخود تەنها حەدیسی دیکە شەرحی ئەمە دەکەن ئەزانین چۆنە خۆی مەسەلەی عام و خاص یا تەخسیسکردن یا مەسەلەن ئێمە کۆمەڵێک شتمان هەیە جاری وایە لەفزێک هاتووە بە عام ئاەتێکی تر تەخسیسی ئەکا لە شوێنێکی تر جاری وایە لەفزێک هاتووە مەسەلەن لەفزەکە مجمەلە دوای تەفسیلی هەیە باشا لە شوێنێک تر ئاەتێک تەفسیلی کردووە شوێنێک ترە لە شوێنێک بە مطلقی باس کراوە مثلا بالرهاي باسكراوا اياتك كتر تقييدي اكا يان بعام باسكراوا اياتك تخصيصي يا احاديثك بيغمبر عملك بيغمبر يا قولك بيغمبر اخويا عليه الصلاه والسلام او موضوعات تخصيص اكا باشا بيشتر باست كرت فرموديك هنا وك بيغمبر صلى الله عليه وسلم ام 4 ام شواراني جا كردون توجه لا فرمودا لهيج اياتك ديك ام لا ايات تنها توك بفرمتنها تخصيصي كرتك او مثلا عامه بو ايمان داران باسكرا انجا وتمان شي مسلمان به بالغ به پیاو بێت واتە نێرینە بێت اینجا حڕ بێت کۆیلەش نەبێ پاشان ئەو جێگایشی کە جومعەکەی تێدا ئەکرێ با بڵێن یعنی تەنها ئەوە نیە مەسەلەن هەر ئەوە بێ مەسەلەن جێگاکەش شەرتە بۆ نمونە الاستیطان ببناء معتاد
ئەگەر هاتوو کابرا خەڵکی ئێرە نەبوو مەسەلەن مسافرە یعنی کابراایك پیاوێک کە ئەوێ بچێ بۆ جومعە پێویستە خەڵکی ئەو شوێنە بێ یعنی خەڵکی ئەو شوێنە یعنی چی؟ یعنی ماڵی لەو جێگایە بێ بمێنێتەوە ئیقامەی تێیدا هەبێ نەک مەسەلەن بە ڕێبواری هاتووە ئەیکە بە سەفەر بێ یاخود بە سەفەر بێ قەرارە بگەڕێتەوە ئیلا مەگەر ئیقامەی زۆر بمێنێتەوە لەو جێگایە کە مادەم بێ بە سەفەر بگەڕێتەوە ئەتوانێت بەشداری جومعە نەکات سەفەری کردو ئێوە بگەڕێتەوە ئەتوانێ هین نەکات بەشداری جومعە نەکا بەڵام ئەگەر بەشداریژی کرد فەزڵەکەی دەسەکەی نوێژینی ڕۆکە هیچ قسەمان لەوان نییە مەسەلەی نوێژینی ڕۆکە تەمەنەوە هەموو کەسێک لەی باگا بێ عەبدی مەملووکیش بێ ئەگەر ئێستا نەماوە ئافرەتە نەخۆشە یا هەر کەسێکی ترەکەن بەشداری جومعە ناکە حتا ئەگەر بە ئەنقەسیش بەشداری جومعە ناکە نوێژی نوێ ڕۆکە دەبێ هەر بکە یعنی هیچ شتێک نییە لەوە لەیلا بدا جا ئەوەیە کە مەسەلەن بۆ نمونە ئەمە لێرە کە ئەڵێن الاستیطان ببناء المعتاد ئیمام ابن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ هەر کۆمە قەومێک کە لە شوێنێکە ئەژین خانوەکانیان لە یەکەوە نزیکە و هاوین و زستان لەو شوێنە ئەمێننەوە واتە کۆچەرینین ئەو کاتە پێویستە جومعی تێدا بکرێ ئەو جێگایە ئەو کاتە لەسەر ئاهلەکەی واجب ئەبێ اینجا مەسئلەیەکی تر لەسەر ئەوانەی کە جومعیان لەسەر فەرزە بێ ئەگەر کەسێک بانگی بیست واتە مەسەلەن بۆ نمونە ئێستا کەسێک بڵێ من ماڵم دوورە ئەگەر دەنگی بانگی ئەگاتێ دەبێ بچێ بۆ جومعە مادەم دەنگی بانگی ئەگاتێ پاشان عذری نەبێت انتفاء الأعذار کابرا کە ئەچێ بۆ جومعە دەبێ ئەگەر ویستی نەچێ بۆ جومعە دەبێ عذرێک بهێنێتەوە بۆ خۆی یعنی خۆی نەخەڵەتێنێ بۆ من ئەگەر کابرا بزانێت لە ڕێگای لێ ئەدەن لە ماڵەوە نوێژەکەیەکە ناچێت لە ڕێگای تر کەوت من لێدان ئەهوەنترینە ئەی کوژن ئەی گرن ئەی فڕێنن نەک لەبەرێ وەڵاوە من هەر نوێژی جومعەکەم نافۆتێنم با بژمرم یان مەسەلەن کابرا قەرزدارە ئەگەر بچێ بۆ جومعە صاحب قەرزەکەی لەوێ لەوانەیە بیشکێنێت ئەوە وەکو سمعە لەوانەیە بیبینێت دوای بڵێ یان نەخێر ممکنە ئەو هەر قسەش نەکە بەس ئەم هەر بۆ خۆی کە صاحب خاوەن قەرزەکە ئەبینێت تەریقە بێتەوە یان مەسەلەن چوونی ئەو بۆ ئەو شوێنە مشکیلەیەک دروستەکات چ بۆ ئەوان چ بۆ خۆی باشە ناچێت کە عذری نەما کەواتە خۆی ئەوەی کە باس کراوە هەشت باس کراوە ئیسلامەوەتە مسلمان بوون لەسەر کابرای کافر جومعە واجب نییە باشە باڵغ بوو بێت باشە پاشان عاقڵ بێت چکە ئینسانی شێتیش شێت و بێعاقڵ جومعی لەسەر فەرز نییە باست لە خاڵێکی گرنگ کرد لە ئەثنای قسەکانتدا ئەویش ئەوەیە کە ئەگەر بێت و ئەم مسلمانە لەم شوێنەدا خەڵکی ئەم ئەهلی ئەم شوێنە نەبێ خەڵکی ئەم شوێنە نەبێ دەتوانێت نوێژی هەینەکەی نەکا لە کاتی سەفەردا مسلمانان بۆ نمون لە نێوان دوو شاری هەرێمی کوردستان لە ڕۆژانی جمعەدا دەتوانن نوێژی هەینی ئەنجام نەدەن یاخود تەنها نوێژی نوێڕۆ بکەن چۆن بۆ نوێژی قەسر و جەمع کۆمەڵێک زانانی فقه کات مەودایەکیان داناوە ئایا کاتێکیش هەیە بۆ مانەوەی کەسەکان لە شوێنێک بۆی کە بتوانین نوێژی هەینی ئەنجام نەدەن لە کاتی سەفەردا حەزەکەم ئەوەی پێشووتەوەکەم بە سەریع وتمان ئەو کەسی کە جمعی لەسەر واجبە دەبێت مسلمان بێ عاقڵ بێ باڵغ بێ نێرینە بێ پاشان حڕ بێت کۆیلە نەبێ خەڵکی ئەو شوێنە بێ و هەروەها دەنگی بانگی بگاتێ پاشان عذریژی نەمێنێ بەنسبەت ئەوەی جەنابتەوە باسیت کرد ئەگەر کەسێک سەفەری کرد ئەگەر سەفەرەکەی لە پێش ڕۆژی جمعەیە بۆ هیچ مشکلەیەکی نییە ئەتوانێت نەیکات یعنی ئەتوانێت جمعەکە نەکات مسافرە بەڵام نوێژی نوێڕۆکە هەر واجبە لەسەری باشە دلیلیشمان بۆ ئەمە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام لە هیچ سەفەرێکە جمعەی نەکردووە لە هیچ سەفەرێکە پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام جمعەی نەکردووە حتا لە سەفەری حەجە پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام لە خوتبەی عەرەفەی خوێندەوە کە ڕۆژی جمعەش بووە خوتبەی خوێندوێتەوە دوای نوێژی نوێڕان کردووە قامەتیان کردووە نوێژ عەسریشیان لەگەڵ کردووە کەەوە تایبەتە بە حەجەوە باشە قصر وجمع بقصر وجمع طبعا تايبتي يعني بشكل لمناسك حج بيغمبر عليه الصلاه والسلام ما يكردوه يعني خطبي لعرفات بيغمبر عليه الصلاه والسلام خوندوتيو خطبي عرفه ونك خطبي جمعه بيغمبر عليه الصلاه والسلام لهيش سفر جاء كبيغمبر عليه الصلاه والسلام سفري زور كردوه باش داري غزواتي زور كردوه نلا غزا كان طبعا خو غزا جو كيسانه ببلي كابرا بتياريا بس يار خيره الرو اقريتو چەنی پێچوە دە ڕۆژ 12 ڕۆژ 15 ڕۆژ کەمتر زیاتر چوەتە دەرەوەی مەدینە ڕۆژتۆ بم لەولایە کە سەفەریژی کردووە لە هیچ کام لەوانە
پێغەمبەر عەلەیهی السەڵات وسەلام لە سەفەردا جومعەی نەکردو. کەواتە جومعە لەسەر مسافر واجب نییە. لە نێوانی شارەکانیژا مەسەڵەن کەسێک ئەگەر بیەوێت بڕوات بۆ سەفەرێک لە ڕۆژی جومعە، یان ئەبێ ئەوەندە زوو بڕوات خۆری ئەو شارەی لێ نەکەوێ، یان مەسەڵەن غەمی ئەوەی نەبێ کە جومعەکەی ئەفەوتێ لە ڕێگا، یان با ڕۆژی پێشووتر پێش جومعە سەفەر بکە. لە مەذهبی شافعیدا ڕەحمەتی خوا لێبێ ئەگەر کەسێک بیەوێت سەفەر بکات لە ڕۆژی جومعە دەبێت پێش ئەوەی خۆر بکەوێ شارەکەی بەجێ بێڵە، شوێنەکەی خۆی بەجێ بێڵە. و ئەگەر غەمی نەبوو مشکی کات بەڵام ئێستا وەسایلەکانی گەاندن سیر کە قسەکە ئەوەیە ئەو کاتە جومعەکەی لەسەر لاچێ. ئەگەر نا لە ڕێگەشە زانی جومعە هەیە لە ڕێگەیە لە شارێکی تر لە دەیەکی تر لە جێگایکی تر کێشە نیە توانێت جومعەکەی بکە. بەڵام ئەگەر ڕۆژی پێشووتر کردی واتە ڕۆژی پێشووتر سەفەری کرد ئەو کاتە حسابی مسافری ئەو ڕۆژەی بۆ ئەکرێ. شوێنی مانەوە لەو شوێنە بۆ نمونە هەیە هەفتەیەک لە شوێنێک دەمێنێتەوە پاش هەفتەیەک ئەم کەسە هەر بە مسافر حسابە مادەم قەراری وایە لەو شوێنە بگەڕێتەوە بە مسافر حسابە یا بڕوا بۆ جێگای چەند جومعەیەکیشی تێ بکەوێت. ئەگەر چەند جومعەیەکیشی تێ بکەوێت مادەم قەرارە لێرە نازانێت چەند ئەمێنێتەوە باشە. بەڵام یەک مۆزوعی تر هەیە خەڵکی وایە مەسەلەن پیشەکەی وایە دێ مەسەلەن لە سلێمانی 2 هەفتە ئەمێنێتەوە دوایی ئەچێت لە هەولێر 2 هەفتێکی ئەمێنێتەوە دوو جار ینی ئەمە تقریبا حسابی ئیقامەی بۆ ئەکرێت. ئیقامەکەی لە هەردووشیانە باش چکە ئەمە بەردەوامە ساڵە کە دوانە خەڵکی وایە وەزیفەکەی وایە یا مەسەلەن بۆ نمونە مەسەلەن هاوی نوزستانی هەیە یەکێک دێ مەسەلەن مانگێک لێرە بێ مانگێ لە شوێنێکی ترە بێ ئەمە تقریبا فەرقی هەیە مادەم شوێنەکە هی خۆی بێ. بەڵام ئەگەر مسافری کەسابەتە مسافری جیهادە مسافری مەشغەڵەتێکە لە هەر شتێک لەو شتانەیە نازانێت چەند ئەمێنێتەوە چەند کێ ئەتوانێت قسەکەت بە تێکڕا ئەمەیە ئەتوانێت بەشداری نوێژی جومعەکە. ئەمما ئەگەر بەشداری کرد خێری ئەگات باشترە. فهو خير له. مامۆستا بەڕێز نوێژی جومعە لەکوێ دەکرێت؟ دیارە لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم هەمویان لە شوێنێکدا کۆبوونەوە، بەڵام ئێستا مسلمانان زیاتر بوون و لە هەر شارێک چەند مزگەوتێک هەیە. نوێژی جومعە واجبە تەنها لە ناو خودی مزگەوتەکاندا بکرێت یاخود دەتوانرێت لە شوێنی دیکە ئەنجام بدرێت؟ لە ئەسڵدا نوێژی جومعە دەبێت لە بینایە بکرێت لە مزگەوتا بکرێت. ئەگەر جێگە نەبووە مەسەلەن لە دەری مزگەوت شوێنی تر دروست بکرێت. ئەجینە ئەسڵ ئەوەیە نوێژی جومعە لە بینایە بکرێت. ئەگەر هاتوو خەڵکێکی زۆر لە جێگایەکە کۆبوونەوە بیناکەیان جیان نابووە یان بینایەک نەبوو بۆشیان دروستە مەسەلەن لە جێگایەکە وەکو ئیمامی شەوکانی ڕەحمەتی خوای لێبێ فەرمێ خودی نوێژ لەکوێدا دروست بوو نوێژ خۆی لەکوێدا دروست بوو جومعەش توانین لەو شوێنەیە بکەی. باشە لە دەشت و لە دەشت و دەریش سیرکە کاڵین دەشت و دەر یعنی کە خەڵکێک چوو بێ بۆ سەفەر لە دەشتێکە ئەمە ناڵین. مەسەلەن ئێستا خەڵکی ئەم شارە ئەگەر هاتوو ویسیان جومعە بکەن لە جێگایەکە هەمویان جیان نەبووە ئەتوان شوێنێک بکەن بە نوێژگە جێگایە بکەن بە نوێژگە شوێنێک بکەن بە مصەلا سنوورێکی بە دیاری بکەن یا بیکەن بە مصەلا نوێژی لێ بکەن بۆیان دروستە جایتر شوێنەکە فرق ناکە. ئێستا بەسەن بۆ نمونە هەندێک مزگەوت ئیزدیحامیە خەڵکە دێتە سەر جادە نوێژەکە وانە ئەچێتە کۆڵانەکان نوێژەکە لە زۆر شوێنی تر یعنی خودی ئەو کێشەیتیانی بەڵام ئەسڵ ئەوەیە ئەسڵ ئەوەیە لە ناو مزگەوتدا نوێژی جومعە بکرێت. کەی مسلمانان بڕۆن بۆ نوێژی جومعە؟ مەبەستم ئەوەیە کە هەندێک لە مسلمانان وەک پێشتر بەڕێزیش ئاماژەت پێکرد لە قسەکانتدا تەنها کاتی نوێژەکان دەچن خودی نوێژەکە دەکەن و دەگەڕێنەوە. ئایا ئەمە نەقس لە خودی تەواوی جومعەکە لە واجببوونی جومعەکە لە ئەداکردنی جومعەکەدا دروست ناکات؟ طبعا ئێمە وتمان لە سنەتەکانە یەکێک لەوانەی کە ئەوەیە تەبکیرە بکوڕە ئەوەیە کە زوو بڕۆیت توە ئەوەش ئێمە حەدیثمانە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وسەلام ئاماژە بەوەکە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وسەلام کەوا ئەگەر هاتوو کەسێک طبعا جاري إما باسي فضلك بكين خيرك بكين كبيغمبر عليه الصلاة والسلام فريم من اغتسل يوم الجمعة غسل الجنابة ثم راح فكأنما قرب ببدانة فريم بيغمبر عليه الصلاة والسلام هركس غسل الجمعة بك خوي بشوره يان غسل جنابة بك إنجا بروات يكسر دعاء زو بڕات بۆ مزگەوت وەکو ئەو وایە حشترێشی کردبێ بە قوربانی. ئەگەر کەسێک
زويك يعني ليك مكان بيوبتشيبو أوي. ومن راح في الساعة الثانية فكأنما قرب ببقرة. أجر كسك هاتو لساعتي دوم، الساعتي دوم يعني لوجبي دو هماروك وقرباني كرد بها جاك بمانجاك. وهر كسك لساعتي سيها ما بروك وبرانش السر بالريبة وكرد بيتي بقرباني. وهر كسك لمرحلة شوارع مدرنتر بالروا ومريش كيشي كرد بها بقرباني. بلام أو كسك لمرحلة بينجمع الروك وهي الكيشي كرد بها بقرباني. إنجا أو كاتيك إمام هذا سير كمرحلة كم حشتريك كعب قرباني. مرحلة دوم جا مانجاك، مرحلة سيم برانك، مرحلة شوارع مريشك، مرحلة بينجم هي الكي يعني حتى زوتر ولا خير زيادة رجع. بلان فإذا خرج الإمام حضرت الملائكة يستمعون الذكر. كإمام حاضر بو يتر ملائكة جنجو يقرن. طبعا أمقصية حزك مليرة ولا مك بدمه خلتي كان شارزة بفقه بسنة بيغمبر عليه الصلاة والسلام يسمى مشينا كسي والله بلا موسى يسخو يسار روجي جمعيه مثلا ساعتك أو أنديه يسا كاتي أو يخلق وردور ده يتربى الرابع وجمعوا له بيجو جيب قريو بوي لخيري حشترك ولا خيري جاكا باش داربه باش بو ما موسى زور درنج ده تنها أو كسيك إمامه خطبة أخوانته أو شمولي أو ناكا يعني شمولي شيء أو ناكا يعني أو خيركي لودايا بيغمبر عليه الصلاة والسلام خوي واي كردوه كاتق هاتو بني الجمعة يكسر شو تسر منبر أو تهيبة بإمامه خطيبك بإمامه تعالوجك يتر باقي خلقك يتر بلا طبعا لبيغمبر عليه الصلاة والسلام واجبين لاو يتر باقي خلقك يتر همو خيرك الشمولي أناكا بلا أما خيرك لا شيء الشمول أكا لويك بتوانه لسر سنتي پیغمبر علیه الصلاة والسلام نوێژێکی باش ئەدای خۆتبەیەکی باش ئەم پۆلانانەی کە بە پێم حەدیسەی پێغەمبەر صلی الله علیه وسلم پۆلێنت کرد لە حوشترەکەوە تاوەکو هێلکەیەک هەندێک لە مسلمانان تەنها کاتی نوێژەکان دەچن واتە کە دەچن مامۆسا کاتی دوعاکان ینی وتارەکە شتێکی نەماوەتەوە بەم پێ بێت دەبێت چیان بەرکەوێت والله زین چۆنە مامۆسای بەڕست تەنها ئەوەیە فەرزەکەی لە کۆڵ ئەبێتەوە و ئەگەر بە ئەنقەستی ژوای کردبێ والله گوناهبارە بێ چونکە ئەزین چۆنە خۆی لێرە ئێمە کاتێک تەماشا بکەین ئەو بەشداری ئەسڵی نوێژی جومعە ئەگەر هەر خودی نوێژەکە بێ خۆ ڕۆژانی کەش نوێژ هەیە و 4 ڕکاتە تکمەتەکەی نەپێکەوە جا سیر کە ئەسڵی نوێژی جومعە و بەشداربوون لە نوێژی جومعەکە ئەو تەجەموعەیە تۆ بچی لە دوورەوە تەماشا بکەی یعنی خۆت لە ڕیزی مسلمانان جیا کردەوە یعنی ناتەوێت گوێ بگری ناتەوێت احتیاجت بەخێر نییە بەڵام حاڵەتێکی تر هەیە هەموو جاری وایە خەڵک بانقەسوان ناکە هەیە لە سەفەرە لە ڕێگایە درەنگە ڕێگاکەی دوورە یا ئیشکالێکی لە ڕێگا بۆ هاتوتە پێشەوە مشکلەیەکی بۆ ئیتر مشکلە بە شێوکی عام درەنگەشتە مزگەوت ئەمە جیایە بەڵام ئەوی تری بەبێ عوزر بەشداری ناکە بەبێ عوزر درەنگ ئەڕوات بەبێ عوزر بەشداری خۆتبەکە ناکە فعلەن گوناهبارە بێت چونکە بەشێکی زۆری نوێژەکە خۆتبەی جومعەکە و نوێژەکە دوو بەشە بەشی یەکەمیانی لە کیس شووە ئەمان بەبێ عوزر بەڵێ گوناهبارە بێ بەڵام ئەلێرە ئاماژە بەوەش بکەم ئەگەر هاتوو کەسێک بەبێ عوزر نەبوو گوناهبار نابێت ئەگەر کەسێک هاتوو پەلەی کرد چوو بۆ مزگەوت بەڵام کاتێکە گەیشت ئیمام لە نوێژدایە فریاکە و نوێژەکەی بۆ دروستە و دوو ڕکاتەکە حتا ئەگەر فریای ڕکاتێکی ژیان بکەوێت ڕکاتێک فریای ڕکاتێکیان بکەوێت ڕکات دوای سەلام کە ئەوەی کرد ڕکاتێکەکە بەڵام ئەگەر هاتوو لە تەحیاتە فریاکەوت حچی نەکردووە ئەبێت چی بکە هەستێتەوە 4 ڕکاتەکەی نوێژی نیوەڕۆ بکە ئەو کاتە فەزڵ و گەورەی جومعەکەی لە دەست دەرەچێت کە من لێرە نابێت وەکو جەنابتان فەرموو پێشتر باستان کردەوە باسی فەزڵ و گەورەی جومعەتان کردووە فەزڵ و گەورەی جومعەکەی لە دەست ئەچێ ئەو کاتە تەنها نوێژی نیوەڕۆکە فەرزێکی لە کیس چووە تەنها نوێژەکە اینجا لێرە بۆیە ئەو مسلمانە دەبێت ئەوەندە بزانێ هەمومان لەوە تێبگەین بیر لەوە بکەینەوە چۆن ئەگەر هاتوو وتمان ئەمە لێرە خەیر بەش ئەکرێ یعنی ئەم خەیرە گەورەی بۆ لە کیس خۆمان بدەین بیان لە پێشچاوی خۆمان ئەو کەسێک کە حەزی لە مادەیە ئێمە هەمومان بۆ خۆمان ئێستا هیچ کەسێک لە ئێمە ینی کابرای زۆر گوناهباریش بێ حتا ئەوەشی کە زۆر جار تەحەدای دینیژەکە پێ بڵێت تۆ ئەچیتە جەهەنەم قبوڵی ناکات ئەمەی پێ قبوڵ نییە لە نابێت من بچمە جەهەنەم نابێت من بسووتێن یعنی ئەوەی قبوڵ نییە حەزەکە بە کەوش و کڵاشەوە بچێ بۆ بەهەشت بەڵام کەمادەم هەمومان حەزمان لە بەهەشتە بەهەشتیش جوهدی ئەوێ تێکۆشان ئەوێ هەوڵمان دووربوونی ئەوێ کەمادەم وایە ئەگەر کەسێک بۆ پەیداکردنی پارە ئێستا مەسەلەن بۆ نمونە هەر ئەو کەسێک کە تەئەخیرە بێ هەر ئەو کەسێک کە تەئەخیرە بێ لە نوێژی جومعە پێی بڵێن کاکە سبەینی ڕۆژە هەموو ڕۆژانی جومعە لە کاتی نوێژی ڕۆژ لە گەرماکەیە مەبلەغێک پارە ئەدەن بە هەر کەسێک زوو بێتە فڵان شوێن لە سبەین یعنی لەوانەیە خەڵک هەبێت لە شەوە سەرەی گرت بێ
ئامادەژنی لە کاکە مەساعد ئەگەر مەبلەغەکە تەنها 25,000 دیناری عێراقیش بێت ئەوانەی کە جومعەکانی دیکە درەنگتر هاتون پێش هەمویان ینی ئەگەر مەسەلەی بۆی لێرە ئەو کەسی کە باوەڕی بە قیامەت هەیە دەبێت حساب کە چۆن سەرە ئەگرێ بۆ ئەوەی کە منفعەتێکی مادی دەست بکەوێ دەبێت سەرش بگرێ بۆ ئەوەی کە منفعەتێکی قیامەتی دەست بکەوێ. باشە اینجا تەمانەوە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام بۆمان باسەکە کە خەڵکێک هەیە کەوا ئەوەی کە بەشداری نوێژی جومعە ناکە یا تەرکی نوێژی جومعەکە پێغەمبەری خوا عەلەیهی السەلام ئاگادارمانەکاتەوە کە فەرمێ لەینتەهین ئەقوام عن وەدعیهم الجمعات أو ليختمن الله على قلوبهم ثم ليكونن من الغافلين. فەرمی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام خەڵک و قەومی وهەیە واز لە نوێژی جومعەکانیان ئەهێنن کە وازیان لە نوێژی جومعەکانیان هێنا و بەشداری نوێژی جومعە و خوتبەی جومعە ناکەن نزیکە ئەخوای گەورە و پەروەردگار مۆر بنێ بە دڵیانە و بیان جێڕێ لەوانەی کە غافڵ و بێ ئاگان حتا ئەگەر کەسێک هاتوو وەکو بەسن بە ئەنقەس بەشداری نوێژی جومعەکەشی نەکرد يعني ويسي هر وكو لكل خويب كاتو بيغمبري خو عليه الصلاة والسلام فرمي من ترك 3 جمع تهاونا بها تبع الله على قلبه. اگر كسك بانقص بتمالي بجداري نوجي جمعة ناكا ولكل خويا كاتو نزيك خويا قولو پروردگار مورك بني بدل يعني مرار بدل يعني لخير بي بشي بكا. زور باشا ما سايبرس اوي که پێشتریش باسکرا نوێژی هەینی و خودی وتارەکە بەگشتی کۆمەڵێک سیفات و خاسەتی تێدان کە لە نوێژەکانی دیکە جیاوازن لە هەموو ڕۆکانەوە. بۆچی لە نوێژی جومعەدا فاتیحە و قورئان خوێندن بەدەنگ ئیمامەکە دەیخوێنێت لە کاتێکدا لە هیچ نوێژێکی دیکەدا کە بە جەماعەت دەکرێت لە ڕۆژدا ئەم قورئان خوێندنەی دوای نوێژەکان بەدەنگ نییە لە کاتێکدا وها باوە کە ئەم قورئان خوێندانە کەوتوتە زیاتر ئەو نوێژانەی کە لە تاریکیدان بەڵام لە ڕۆژانی هەینیدا لە کاتی ڕووناکدا دەخوێندرێت. ئێمە وتمان سەرەتا وتمان نوێژی جومعە تایبەتمەندێتی هەیە وەک هەمڕ لە ڕۆژەکەیە کەوتوتە ڕۆژێکی دیاری کراو خودی نوێژەکەش مەسەن بۆچی مەسەن لە عەسرانیە بۆ لە مەغریبانیە بۆ لە بەیانیانە کەوتوتە کاتێکی دیاری کراو ئەمە تایبەتمەندێتی ڕۆژی جومعەیە. دووهەم وەکو سەرەتاش ئاماژەم پێکرد لە پێغەمبەرەوە عەلەیهی السەڵات وەسەلام وابیستراوە ئەمە ئێمە ناتوانین لێلا بدەین لە پێغەمبەرەوە عەلەیهی السەڵات وەسەلام وابیستراوە. بەڵام بۆچی یەکەم لە بۆچیەکەیە تەماشا بکە خودی ئەگەر ئیمان بە تایبەت قورئانێکی باش بزانە و دەنگی خۆش بێ خودی قورئانەکە کاریگەری تایبەتی لەسەر نوێژخوێن هەیە. یعنی حتا مەسەلەن بۆ نمونە ئێستا جەنابەت سەیری نوێژی مەغریب و عیشا بکە لە کاتەکانی تر خەرەباڵغترە مزگەوت خەڵک هاتوتۆ و قورئانیش کە ئەگەر هاتو ئیمام دەنگی حتا خۆش بێت خەڵک زیاتر حەزەکە لە دوایەوە نوێژ بکات. نقطەیەکی تر حتا مەسەلەن بۆ نمونە ئێستا مزگەوتی وا هەیە طبعا ئەوانەی کە زیاتر حەزیان لە خەیرەوە ئەوانە ئیمامەکەی دەنگی خۆش بێ خەڵک زیاتر ئەڕوابووی کەواتە خودی قورئان خوێندنەکە بە ئەدایەکی باش کاریگەریەکی تایبەت لەسەر نوێژخوێنەکان دروست ئەکات. پاشان ئەگەر بین سەیری ئەوە بکەین بۆچی لە شەودا ئەوانی تر لە شەودای وەکوتمان ئەمە نوێژی جومعە هەر بۆەوەی کە ئااتەکانی خی گەورە طبعا هیچ ئەوە کە لەم شوێنەدا کۆبوونەتەوە فعلا اینجا مەسەلەن نوێژەکانی تر خەڵک مەسەلەن بۆ نمونە نوێژی مەغریب و عیشا و بەیانیە بەواجبی عینی یعنی هەندێک لە زانان کە بەواجبی عینیدا ئەنن کە ئەبێ هەموو کەسێک بەشدار بێ بەڵام کابرا مەسەلەن بانگی نیوەڕۆ فەرمێ بانگی عیشا فەرمێ بانگی مەغریب فەرمێ دەستی گیراوە وەکو جومعە دەسەڵاگرێ کەسابەتەکەشی حرام نابێ بەڵام لە نوێژی جومعە لەبەرەوەی هەموو کەسێک بەشدارە بێ ئەوەشی کە لە نوێژەکانی تر مەسەن خەڵگەی بەشداری نوێژی جەماعەتەکانی تر ناکە مەگەر بۆران پێچ تووشی بێ بە تووشیەوە بەڵام بۆ جومعە بەشداریەکە لەبەرەوەی واجبە یعنی لێرە مادەم خەڵکەکە بەعام هەن دەبێت تایبەتمەندێتێکی تری هەبێ و ئەبێ مەسەلەن بۆ نمونە ئەوەی کە گوێی لە نوێژی مەغریب و عیشا و بەیانیش نەبوو بەدەنگی بەرزەوە لێرە گوێی لێ بێ و بزانێ مەسەلەن ئەمە فەریزەیەکە لە فەریزە ئیسلامیەکان عەفەن و نابێ بۆی کە زیاتر شەوق و زۆقێکی بە دروست نابێ ئیهمالی بکە. کۆتا پرسیارم بۆ بەڕێستان لە ناوخودی مزگەوت بینێ دەرەوە بۆ هەندێک لەوانەی کە لە دەرەوەی مزگەوت کڕین و فرۆشتن دەکەن وەکو لە ئاتەکەش لە سەرەتا بەڕێستان ئاماژەتان پێکرد لە کاتی نوێژی هەینیدا کڕین و فرۆشتن لە دەرەوە
لە خودی کاتی نوێژەکەدا ئایا ئەمە تا چەند ئەم کڕینی فرۆشتنە حەڵاڵە لە کاتی داعاتەکەش خۆی دەربارەی ئەمە ڕوونکردنەوەی داوە. طبعا دیارە ئەو ئاەتەکە خوا فەرمێ فاسعوا إلى ذكر الله وذروا البيع. فاسعوا إلى ذكر الله، ذكر الله ما بس في الصلاة الجمعة برون بلا بكم بشن بونوجي جمعة ودس هل بقرن لشي وذروا البيع واز بين لكرينو فروشتن. كرينو فروشتن أجر هاتو لشوينك جمعي تيدانية إشكالينية. لا ديك سرقيك إشكال شينية. سرجاديك مثلا بين شاركان جمعي تيدانية كرينو فروشتن لو شوينا هيج مشكلة كينية بلام. بالنسبة دري مزقوت مثلا مزقوتة لأطراف مزقوت لو شارعني يسا مثلا لشارك يوكو سليماني يعني منطقة أنا بعام أو شو يعني كمزقوتي تيها وجمعيتي هكذا لا دي يا شارع أو كسيك بالغة وعاقلة وبياوة كرينو فروشنا كي قناه بارا ببي حرامة أو أوج معاملة لو كاتيها حرامة بلام أقر هاتو منالك كرينو فروشنا كي كرت كلا سري واجب بلى مثلا بون ما كابراكي مسافر هاتو تشاركيو باش داري جمعناكا كابراكي غير مسلمان هاتوا منالك يان بابلين غير مسلمانة كي دانا وشاقرديتي يان آفرتك معاملة أمانة إشكالية بلام بياوكي يعني بياوك كعاقلة ومسلمانة أهل تكلفة بلا دبي بواجبي وقت شون جاك واجبات دبي بواجبي دسلة معاملة كالبقري أقدر دس لمعاملة كالبقري هرشي أو معاملاني لو كاتيكا قناه باري لسري وحرام فيه. لروي قواعدية ولي رد أمو شيء كذا فرمي وذروا البيع لي رد أما أسلوبك طلب لي رد أما أمر واتا إلا دبي وذروا البيع أمره بلى كواتا وكو شون مسلمانا نويرجكان أنجام ددن بحمان شيء وأم أمرج دبي أو أم أمرج بوجوبة طبعا كلام واجبون دس هالقرتن ليه باش يعني عكسك حرام دبي والله يعني أوانية بلاي بصيغي ماضيني هنا بصيغي أمر هنا بيتي بويا أمركش بوجوبة وكوتم إلا مقر منالك نبالغ آفرتك يا غير مسلمانة يا كابراكي مسافر معاملك بكات كوتا آموشگاری برستان بو أم مسلماناني كإهمالا زور درنك أم فريزي جبجه دكن والله لبيشا من نصيحتي خوما كم باشان أوان همومان بيكوا نوجي جمعة يكيك للشعير إسلامي كان شعيريكي زور قرنقا وهوي ما نوي آداب وأخلاقي واجتماعي ما نبشيويشي عام لملاطانيا بيويستا همومان بيوي بابن بين إهمالي نكين وكو باقي اشتكاني ترمان إهمال لكن لكاتو شويني خويدا وك خوي أما بشك لعقيدة مان بشك لآداب وأخلاق وكلتور مان إهمالي نكين هركاتك أمان إهمال كرد النيابين قناه باربين كإهمال من كرد قناه باربين وتوشي كيشي ترابين باشان باب زانين إهمال كردني هل أم فريضية وك أو إهمال كردني بشك لإسلامتي ودين دارية شون آمادني اشتكي بنا مالكي خود اشتكي منطقي خود إهمال بكي علي أما كلتوري صالاني خومانا أما عادة عرفي خومانا أماش عادة عرفي شرعية نكر عادة عرف وفريضية كلا فريضة إسلامية كان شعيرية كلا شعيرية إسلامية كان بيوست إنساني مسلمان للروجي جمعية مردانة خوشوردني خوبان خوشكردني خوغوريني زور روشتني وبيدنگ دانشتني والذكر يادو خوا كردني لو كاتي تا امام ده وبابندبون بسنة واجبكاني نوجي جمعه همان بيوي بابندبين بوي اگر امانكين براسي چاورشتي ترمان لما كان لچاكيا زۆر بەڕێز مامۆستا عوسمانی شێرە سپاس بۆ دەرفەتی کە ئێوە بە ئێمەتان بەخشی سپاس کە بەشداری ئەمەڵقەی بەرنامەی بە فەرتان کرد سپاس بۆ ئێوەش بەڕێزان بەم جۆرە کۆتاییمان هێنا بە مەڵقەی بەرنامەی بەفەڕ تا بەیگەیشتنەوە لە ئەڵقەیەکی دیکە و لە هەینیەکی دیکە هەمولاکتان بەخوای گەورە و میهرەبان دەسپێرین هەینیەکی پڕشاد و کامەران پڕ بەرەکەت بۆ گەشتلایەک خواتان لەگەڵ